تفگرا گوران زیاترج 60 سالن وکو هزاکا سیویل کار سیاسی لهرما کردستان دیکه لی ریگری کرنا سروکی پارلمانی و درخستنا وزیر وان لحکومت رنگ آرسا کار سیاسی تفگرا گوران بگوریتن و یکی جی هف آوه حزبندن هزاکا چکداری هبه وکو بچک جی چالکوان گوران بانگشه بودکن. دەبێت سەرەتا گفتوگۆیەکی باش دروست بکرێت لەنێو گۆڕانە و لێو خەڵکانی دەروی گۆڕانیشتوانەی کە دۆستی گۆڕانیشن و ناو هێزەکانە هێزە سیاسیەکان لە کوردستاندا لەوەی کە ئایا ئەتوانین لە ماوەیەکی خێرادا هێزی چەکدار لە کوردستانە بێلایەن بکەن و یەکی خینەوە لە ژێر چەتری وزارەتی پێشمەرگە و هێزێکی بێلایەن بێت و یا پێویستە کات کە گۆڕانیش وەکو هێزێکی گرنگ و کاریگەر لە کوردستان کە هێزی دووەمە ئەویش خاوەنی هێزی چەکدار بێت. پارتا دموکراتا کردستان هیزن هشته و یکتی نشمانی کردستان جی هیزن هفته هیا نها پیشنیارا بشک جی چالکوان گوران اوه گوران هیزکا چکداری بناوی هیزان نوت دروز بکه اف نرینه گشتیا جواتا گشتیا تفگارا گوران و بشک جی فرماندین سربازین گوران جی پشتوانی لدکن که وزارتی پێشمەرگەیش ماوەرگر هەر بیرمان لەوە کردووە ئێمە هێزێک دروستکەین بەڵام ئەو هێزە نەگوەکو بزوتنەوەی گۆڕان لە تەمەنێکی مساعید لە تەمەنی 18 بۆ 25 بیکەین بە نەواتی دامەزدانی هێزێکی نیشتیمانی لە چوارچێوەی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی پێشمەرگە ئەوەی برادران پێشنیاریان کردووە ئیتر ڕەنگە بزوتنەوەی گۆڕان حەقی بێ ئەم لاولای خۆی بێ چونکە ئەم هێزانە و ئەم حیزبە سیاسیانەی کە لە گۆڕەپانەکان نایانەوێ هێزەکانیان تەسلیمی وەزارەتی پێشمەرگە و حکوومەتی هەرێمی کوردستان کەن و نایانێ ئەم هێزانە بە نیشتیمانی بکرێن. ئێستا من لەگەڵ دروستکردنی هێز هرچنده بحثکردن لی درستکردن هزکا چکداریت نفت افگارا گوراندا وکو هزکا حزبی نرینن جدا لسرن و بشک جی اندامن جوات نشیمانی و چلکوان تفگارا گوران گلدانینن لی هشتا اف بحثه بتنه نافه چلکوانان دا بحثی دکرن و نبویا بریارا تفگارا گوران. اف پیشنیاره دمکی دایه باید ما 2 سالن وزیر پیشمرگه بدست تفگارا گوران دایه و وزیر پیشمرگه و تفگارا گوران جی بحثه و یکت کرن و حوال دادان هیزن هفته و هشتین پیشمرگه دکوان وزارت پیشمرگه دا یک بگرن.